خب هەروە کە ئەزانن دەفعەی پێشووتر وتم کە بڕیارەکەی دۆناڵد ترامپ کە لە دەمی تێتە دەر کۆمەڵێک لە ئێران ئێشێ جێبەجێ بکەن. وەکو بارەقەکانە ئەووەڵی قسەکانە حەمە باقرە قاڵیباف و لە ئێراقا کەوتی هەرچەنێکیش زۆر نظامیت و کەرەستەی نظامیت بێت ملەتێکی برسیت بێت ئەڕۆخیت و ئەڕۆخین. نمونەی دووەمیشی ئاغای پزیشکیان ڕئیس جمهور کۆرپۆرێشنە ئێرانی بوو و پاشان نشستەکانە ئۆتاق بازرگانی هاوکات هەمایشێک کە حیزبێکی جەدید و تەئسیس لە سەروبەندی ئەم گۆڕانکاریانە بەناوە حیزبێ تەمەدونە نوڤینە ئێرانە ئیسلامی هەیبوو کە من وەختم نەکردگە هەمایشەکە ببینم و ئیعلامە ڕئیس بانکە مەرکەزیە ئێران کە نەوت نافرۆشین دۆلارمان نییە و دەرامەدە ئەرزیمان نییە، بەڵام هەردووەکە ئیعلامی کرد کە 6 ملیارد دۆلار پوڵە نەوتە فرۆشیە گواریز بووە حەساوێ. هەروەکە ئاماژەمان پێکرد قسەک لە دەست دەمت دۆناڵد ترامپ تێتە دەرۆ لەبەر ئەوەی کە ئەم دیاردە لە ناوە موقعیەتە بێسزاکانە ئێرانی دیاردەی شەڕە ناوخۆیە دەسەڵات و تاریفکردنەوەی داهاتووە بۆ ئەم قەڵەمڕەوە دیاری کریاگە و مەسئلەی دوژمنە دەرەکی نییە بەڵکو یاڵەتە متحدەیە ئەمریکا یارمەتی دەرن نەشێویانە وەزعە ئێرانە ئەوانەی کە ئیسەک بە شوێنە یەکدەستکردنەوەی دەسەڵات ئەڕۆن ئەم مەسئلە ئەقۆزنەوە. خب لە زەرف 48 ساعاتە ڕابردوو سکە لە 180 ملیۆن تمەن بووە 270 ملیۆن تمەن. دۆلار وا لە مەرزە 200,000 تمەنە، یعنی 199,000 تمەن. یعنی بەڵقێکە دروستی ئەکەن داکشانێک لە تمەنە ئێرانیە ئیکەن تەزریق عەرزێک کە بە بازار ئەکەن و لە پڕێکا ئێژن ئەرز مەوجود نییە. وردە وردە بوحرانە کالای ئەساسی دەست پێیەکە. ئەمە بەو مەعنا نییە کە ئەمانە خەتە قاچاخە جیهانیان لە دەسانەوەگە، بۆ مەعنا نییە تۆ لە دنیای ئەمڕۆ ناتوانی کالای قاچاخ بفرۆشی. تۆ هەروە کە سنوورت نییە و سنوورەکان لە دنیای سەرمایەداری و تەمەرکوزە بازار نەماگن، کالای قاچاخ تەمامە سنوورەکانە دنیا ئەوەڕێت و هەر ئێستا مەسەلەن مەوادە مخدر و مادەی هۆشبەر لە ئەمریکا ترەیدە ملیاردی پێئەکرێت و لە جەهانا ترەیدە تریاردی پێئەکرێت. هاوردە و بردەکردنە نەوتە قاچاخ یا هەر کالایەکی تری قاچاخ کارە سەختێک نییە. نەوت کالایەکی مەسرەفیە و تۆ بە هەرزانترین قیمەت بە هەر کەسێکی بدەی لەم دنیا بە دەسە 2 دەسە 3 و دەسە 4 لێتی ئەسێنێت. کەواتە ئەمانە گشتی بیانوە و دەوڵەتە ئێرانی تەیە نیم قەڕنێکە بووگە دەوڵەتە قاچاخ یا خەتە غەیرە ڕەسمیە قاچاخە دنیا بۆ نظامە سڵتە بووگە. ئەمە لە هەفتەگە لە ئایەندە ئێمە ڕوو بەڕووی گرانیکی دروستکریاگ ئەوین کە قەرارە بیبەسنەوە بە دەمە کۆمەڵێ ئێعترازاتە خیابانی کە بتوانن دیسانەوە سناریۆی پێشووتر کە بۆیان جێبەجێ نەکریا ئەم دەحفە جێبەجێکەن و ئەحیانەنیش ئەگەر ئەمە ببێتە هۆی یەکدەستکردنە دەسەڵات گۆڕانکاریە بنەڕەتی و گۆڕینە ناو ئەو جارە نە بە عینوانە شکستە ملەتە ئێران لە بەرامبەر ئەمریکا، بەڵکو بە عینوانە یارمەتیدانە ئەمریکا لە هەستانەوەی خەڵکە ئێران تعریف ئەکرێت و شکستێکیش کە بووگە هەنە جمهوری ئیسلامی بووگە ئەوانەیشی کەوانە سەرت دەسەڵاتە لەسەر دەسەڵات ئەمێنێنەوە و کۆمەڵێکی تریان لە دەسەڵات ئیخراجەکرێن. ئەمە سناریۆی ئەووەڵە. ئەگەر ئەم سناریۆ پێش هات دیسانەوە بزانن
ئەوەی ئێوە ئەواتە خیابان تەحریکات تەبەقی حاکمەس کە قەرارە لە ڕاستای سیاسەتێک کە ئەمریکا بردگێسیە بەرەو ئێوە بکا بە هەوێنە گۆڕانکاری، بەڵام لە بەرامبەرە ئێوەیشا کەسانێکی تر ئەوێسنەوە و ئەمکانی هەست دیسانەوە بتاندەنە بەرە گولە. ئەگەر بە ئەگراگەیت ئەوڵەن ئەگەر گەرەکتە بەشداری تیان نەکەی بەشداری تیان ناکەی. بەشداری تیا کرد ناوی تۆ ئەنتەرە هیچ کەسێک لە تاران و هیچ ئۆپۆزیسیۆنێکی ئێرانی و کوردباز. دووەمەن کە ڕوویتە دەر ئەخیابان ئێشێ بزانیت ئێشێ موسەلح بڕۆیتە دەر. کە ڕوویتە دەر ئەخیابان ئێشێ بزانیت تازە ناگەڕیتەوە ماڵ. بێتە ماڵ وەکو مامر بتگرن ئیعدامت کەن خوەت مقەسری یا پیاگوە یا ژنوە مەیە دەر، یا ئەگەر هاتیتە دەر پیاگوە مەگەڕێرۆ ناگەڕیتۆ وەکو ئەحمەق ناگەڕێتۆ. بزانە ئێمەمانان وەکو شتێ مەردمان ئەحمەقێکین تەکە دنیای ئەمڕۆ ئاشنا نین. حاکمیەت، سوڵتەیە قانون، دیکتەکردنە قانون لە هەرچی دەوڵەت ملەتە واسە. سەدها هەزار نەفرت لێ ئەکوژێت بۆ خاتریەوەی ئۆتۆریتەیە قانون و سیستەم بەسەر تۆ سوارکە. یا ناڕۆیتە دەربەرامبەرە بە حاکمیەت یا ڕوویتە دەربەرامبەر بە حاکمیەت تووشە وەهم ناوی بێژی چوبمە خیابان دوو قەدەمم لێدا گەبەرمەدەن بتگرێت هەر بۆ خاتری ئەوەی عامل نیشان بدات ئێدام دەکا. تۆ کە ئەزانی ئێعدام ئەویت و ئەزانی سەرنوشتت ئێعدامە خۆت نادەیوە دەسۆ. ئەگەر گشتتان بووبنە یاخی لە ناوە شارەکانە، ئەگەر داکتانە کەژەکان بە هاوکاریە یەکتری یەک نەفەرتان خۆی نادا بەدەسۆ. ئەمە نوکتەی ئەووەڵ. نوکتەی دووەم، ئەم شێوانە داخلیە ئێرانە دەبێ بیکەن بە سەرەتای شێواندنە بوروکراسیە ئێرانی و ئیجازەیە ئستقرار بوروکراسی نەدەن تا مەچەکە خۆمان لە تارانە بتوانێت ئەم دەسەڵاتە گشتیە دروستکات. کەواتە ئەمە ئاخرین پەردەیە دەوڵەتە ئێرانی و جمهوریە ئیسلامیە. بابزانن دموکراسی، سێکولاریزم، حکوومەتە پارلەمانی، ئەمانە هیچ کامیان محتەوای سیاسی نییە، هیچ کامیان دیسکۆرس و گۆڕانکاری نییە، هیچ کامیان هیچ داهاتوویەک بۆ ئێوە دەستەبەر ناکە. نە شەهوەت دادگرێ، نەترسە ئەوەی کە لێت قۆمیاگە سەریعەن حاڵە خاس ئەکاتۆ. ئێوە لە توو لە 50 ساڵە ڕابردوو لەبەر ئەوەی ڕۆژێ تەحملی زیندانتان نەبوو، ڕۆژێ تەحملتان نەبوو بە کەژ و کێوە بخەفن، ڕۆژێ تەحملتان نەبوو ژیانە مەخفیانە بکەن. گەوج گەوجێ خۆتان دا بە دەس و سادە سادەیە ئێعدامیان کردن. وەختێ شێویا کەمەرە مەردانە و کوردانەی بۆ ئەوەسی و خۆت ئەخەیتە ناوە ئەم گۆمە لێ هەڵاسی و ئەمە یاران ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ. تا ئیستا هەرچێکتان نەکردگە و کردگتان لەمەوە بەبعد. ئەمە ئاخرین پەردەی دەوڵەتە ئێرانە. هەم بەشداری تیاکەن لە نابودکردنە سیستەمە بوروکراسیە، هەم یەک نەفەرتان خۆ بەدەسەوە نادات، هەم تا ئەو جێگەی کە ئەتوانن ئەگەریش ڕەهبەر نیەن بوونە ڕەهبەر، ئەگەر پیاگ نیەن تۆزە خیرەتی پیاگی بکەنە خۆتان. ئەم جارە لەم سەر و بەندە سرە پەتەکە شل ناکەن بۆ دەوڵەتە ئێرانی و ئیجازە نادەن حتا نەوێتە شەڕە کوچە بە کوچە نایەڵن بازیتان پێ بکەن، نایەڵن دەی مانگ تکرارکەن و نایەڵن 401 تکرارکەن و ئەمە دەستورە و ئەنجامیەدەن. کەواتە ئاماژەکانە بەرەو ڕوو هەرواکە ئشارەمان پێکرد بەرەو تێکچوون و
دروستکردنە تێکچوونێکی ساختە لەلایەن بەشێک لە حاکمیەت ساحێبانە سەرمایە هاوردە و بردەکەرەکان ئەوانەی وا دەمیان وا لە دەمارانە اقتصادی ئێران بەشدارن تێیە. ئەمە نوکتەیەوە. نوکتەی دووەم، هەر بێشەرەفێکی ڕاندخوەری سپای پاسداران لە بانە، لە مەریوان، لە جوانڕۆ لەگەڵ سپای پاسدارانە سیستەمە کۆڵبەربازی خستکە سەڕێ، قاچاخە ویسکی کردگە، هەر قاچاخێکی تری کردگە، سەر و ماڵی حەڵاڵە بوتان، سەر و ماڵی حەراڵە بوتان ئەگەر سەر و ماڵی نەخاتە خزمەتتان، نەیخاتە خزمەتە دەرمانتان، چەک و تەسلیحاتتان، پوڵتان و تەئمینی نەکا، سەر و ماڵی حەڵاڵە ئێوەس. یەک باریش بۆ هەمیشە فێر بوون، تاران پشتی بە مەچەکە قارەمانانەیە ئێوە ئێشی بوەسێ و ئێوە حاکمانە تارانن. ئێمە لۆکاڵە شارستانێک نیەین، هەر شار و هەر لادەیەکیش کە بکەوێتە دەسە خەڵکی منفعەتێکە و ڕایەگرین. نوکتەیەکی تر، تەمامە ئەوانەتانەوە لە هەر شارێکا ژیانەکەن، ئەرکی سەرشانتانە لە ئیمڕۆوە بزانن خۆراکە مردم لەکوێتێت، چەنێ ئاردتان گەرەکە، چەنێ لەوازمە بێهداشتیتان گەرەکە، تەئمینە لەوازمە بێهداشتی بۆ ژنانتان، بۆ مناڵانتان، ئانتیبیۆتیک، تەمامە ئەمانە بیری لێەکەن و بزانن کێگەل تێرنی کێگەل ئەیوەن. خەدەماتە شاریتان لە بەرق، لە ئاو، لە هەرچیە کەس کێتان مهندسە جۆرا و جۆرن، ئێشی گروپگە لە مختلف اجتماعی تشکیل بن، ئێوە نەیکەن من ئەدەم بە یاران بیکەن و بەشداری تیا بکەن لە قوروەوە تا توی سرکان، تا کرماشان، تا سۆنقۆر، تا پیرانشار، تا شنۆ، تا دیوان دەرە، تا سنە، تا مەریوان، تا بانە، تا بیجار، مهندس، پەرستار، دکتۆر، ڕیشسەفیدە مەحەلە، ئەوەی کە ئەتوانێت ئیدارەی شار و جەمعیەتێک بە مەجموعە بگرێتە ئەستۆ لە مهندسینە مختلف، مهندسە بەرق، مهندسە ئاو، مهندسە ساختمان، مهندسە هەرچیەکە هەی، گروپگەل و شەبەکەگە لە تەلەگرامی دروست ئەکەن یا ئێمە دروست یەکەین بەشدارەون تێیە. ئێمە واردە شەڕێکی جددی بووگین. بەحسە منیش ئەمە نییە بتان تۆقێنم، بەحسە من ئەمەسە، ئەمە خسڵەتە مۆدێرنیتەس، ڕۆخاندن بەشێ لە مۆدێرنیتەس، سفرۆکردنەوەی قەرزەکان بەشێکە لەم سیستەمەی وا تۆ ئیمڕۆ حەزی پێیەکەی و ئیرادێکیشی نییە کە حەزی پێیەکەی. تا ئەم سیگارە ئەگاتە دەست تۆ لە ئەمریکا، تۆ ئیشێ بزانی ئەم سیستەمە خەسیسەی ئەمەسە، ئەمە دەورانە تەخریبە و تۆ ئیشێ بۆ دەورانە تەخریب ئامادەویت. هەروە دەورانێک دەورانە دروستکردن و سازەندگیە، دەورانێک دەورانە سفرۆکردنەوەی قەرزەکان نظامە سۆڵتە، ساختارە دەوڵەتیە و دەورانە تەخریبی پێژن. بۆ ئەم دەورانە دەسە زرانی ناوی ناکەویتە لە چەپەڵەمە، بۆ ئەم دەورانە زیندووتر ئەوی تۆ، چ لە تەختەخاو تا بخەوی، چ لە ناوە چادرێکا لە ناوە کەژوکێوێکا بخەوی، ئێشێ ئامادەوی بمێنەی تۆ، ئامادەوی هێز دروستکەی. ئێمە وەکو تەمامە مەردمانە دنیا بە تەئخیرۆ خەریکین تەجروبەی مۆدەرنیتە بە گۆشت و پێسمانەواکەین. ئەگەر مردمە پاریس قەرنە هەژدە و ئەواخرە قەرنە هەژدە تەجروبەی ئەکەن و کردیان، ئێمە خەریکین لە قەرنە 21ەما ئەیکەین. 100 ساڵ ڕابردوو ئێمە هەر حاڵیمان نەبوو چی بەسەرمان هات. لەمە ببعد مادام ئێمە تەوارثێکی تاریخی نەهادیمان تەکە خۆمانە نەهاوردگە، مادامە ئەمەی کە ئێمە لە تەحوڵاتێ
یەک لە دوای یەکێکە بەسەرمان هاتکە نە ڕۆڵمان بووگە نە نەقشێکی بنیادینمان بووگە دەست و پێسوا و تەسلیم بووک خۆمانمان داگەسە دەسە قەدەر و قەزا لەمە و بەدوا ئێمەیش مێژوو دروست ئەەکەین لەمە و بەدوا هەڵسوکەوتە ئێمەیش ئەوێت بە ئارشیڤ و زەخیرەیە تاریخیە ئێمە من بۆ تەقلیدیەن وەکو جەریاناتێکی تر بەرخوردم لەگەڵ ئێوانە کرد ئەمە تڕەهاتە ئێوە خوتان بە سازماندەهی نەگرتگە ئێمەمانان هەر سازماندەهی ناناسین ئێمەمانان ڕەهبەریەتە سیاسی ناناسین ئەمە خۆتڕۆکردنە نەمایشە ئەلەکیدانە بەیان نامە ئەدەردان و خۆتڕۆکردن و خۆوە ئەلێکی مهمکردن تۆ ئەگەر ڕەهبەرە ئینقلابی بی ئینقلاب زەرورەتی خۆی تێرێتە پێشۆ و ئەوانەی کە تووش ئەم گێژاوە ئەون ناچار ئەون بێنە دەرگای تۆ بالئەخرە ڕەهبەرێکیان گەرەکە نەقشە ڕێگەیەکیان گەرەکە محتەوای سیاسیەکیان گەرەکە و دیسکۆرسێکیان گەرەکە ئێمە دەوڵەتە ئێرانیمان لە لێوارە نابودی مطلقا قەرارداگە و دەوڵەتە ئێران وا لە لێوارە نابودیە مطلقا دوو بژاردەی هەست دەوڵەت ئێران دوو بژاردەی منتەقی هەست لەبەرەوەی دەوڵەت ئێرانی دەوڵەتە فاسد دەستنیشاندەی ئێرانی گەرەکێ بمێنێتەوە یا نەمایشێکی تر بەناو گرانی و لە یەکترازان و لە یەکترازانە ئابووری ئەخاتە ڕێ وەکو ساڵانە ڕابردوو ئەم دەفعە بە شدەتێکی گەورە چون ئەگەر تەرەفە مقابڵ دەست با بە قەتڵ و عام و کوشتار ئەوانیش دەست ئەکەنەوە و ئەوێت و شەڕ ناوە خیابان و حتمما اتفاقەوە کەفێ ئەو جا دوو قوتبیەک دروستەکەن تەرەفە مقابڵ کە خەریکە مقاومەتەکە پێ ئێژێت ئەمانە جاسوس و کودتاگەرانە ئیسرائیل و ئەمریکان با بزانی ئەو خەڵکە هاتکەسە خیابان خۆی نهاتکەسە خیابان ئەو خەڵکە بەڵێ ژیانی سەخت بووگە بەڵێ شتێک بە ناوی پوڵ کە داگیانە سەردەسی تڕۆ بووگە بەڵێ وەلێ ئەوەی تێریتی خیابان خۆی نییە شەبەکەیەکی سازماندەهی شدەست ئەیواتە خیابان من لەگرا پێتانێژم ئەم دەفعە یارانە ئێمە بە قودرەت لەم ماجرا مەوجودن چون ئەمە حتمما تبدیلە بە دەرگیری داخڵیوێ ئەم دەفعەهای پێشووتر نییە مەگەر ئەمەی کە تەرەفە مقابڵ ئەوانەی کە جزو گوردانە حەبیب بوون ئەوانەی وا ئیسرائیل یەکێکیان نەکوشت گشتی ساڵمە لە پور محەممەدیەوە گرتگە تا ئەلەوی تا سەردارانی یەک لە دوای یەک سپاهێک کە لە گوردانە حەبیبا بووگن گەشتیان ئەمڕۆوانە سەر جێگەیانە یەکیان نەکوژیاگن ئەوانەی بەناو ڕەفیقە مشتەبای کەزائیە خامنەئی بووگن ئەگەر ئەوانە پێشووتر دەست نەوەشێنن وەخۆ نەکەنە ئەو دێو بۆ هەرێمە کوردستان بەناو شکاندنە هەڵقەیە گەماڕووی دەریایی ئەگەر ئەوانە و کارە بکەن ئەو جار کارەکە لەگرا سەختتر ئەوێت نەکەوەی کە کەنسڵ ناوێ بەڵام سەختتر ئەوێ بۆ ئەوانی تر کەواتە ئێمە دوو بژاردەمان لەبەردەسە و لە هەفتەهای ئایندە و مانگهای نزیکە ئایندە لە بەردەمە دوو بژاردەین یا دیسانەوە شانۆگەریەک لە ئەعترازاتێک کە جددی ئەوێتەوە و تەبدیل ئەوێ بە شەڕە موسلەحانەی ناوخۆیی یا پەلاماردانە هەرێمە کوردستان هەم لە تەریقە میلیشیاکانە شیعەیە عێراقی و هەم لە تەریقە چراغە سەوز دەوڵەتە ئێرانی ئیستە نیرویش بێرێ یان نێرێت وەلێ حتمما لە شیعەکانە عێراقی کڵکە بدرێ لە هەر تک حاڵەتە ئێوە مەجبورن مسلح بوون بیش لە ئیداری جامعە بکەنەوە کەواتە ئەرکە ئەووەڵتان ناسینە شارە خۆتانە وایتە مەریوان وایتە بانە وایتە مەهاباد وایتە کوێ تا ئیستە چەنێ ئەحمەقوگی لەمە ببعد ناوی ئێشە بزانی کەرەستەهای ژیانە ئەووەڵیەی مردم چۆن تەمینەکرێ وێشی ئەمە بزانی دەرئەسەرە هەر بشێوکە نقاط حساسە شار تێر نەژێرە کۆنتڕۆڵە خۆتان ئیجازە نادەن هیچ جریانێکی بەرساختەی وەکو ئەم توولە مزورانەی
کانونگە لە جاسووسیە دنیا تەبەنەمە لە سەرتان قدرت خۆتانن هێز خۆتانن کاریش خۆتانێکن کەواتە نقاتە مشرفە بە هەر شارێکە گرن خروجی و وردیەکانە هەر شارێ لە کۆنتڕۆڵتان ئاوێت ساختمانهای دەوڵەتی بعنوانە مڵک عمومی ئەگەر بە تەمیزی بۆتان گیریا بە تەمیزی ڕای ئەگرن چون بعدەن کارمان هەست بۆ ئیدارەکردن و بۆ جێبەجێکردن ژیانە ڕۆژانەیە خەڵک و خۆمان ئەمە نوکتێەوە ئەگەر پەلامارە هەرێمە کوردستانیاندا و چوونە ناوە هەرێمە کوردستان بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی تێ قوچێنن دەرەچن ئەمێنێتەوە کۆمەڵێک کۆنە مەسئولە فاسد ئەوانیش دەرەچن ئەمێنێتەوە یەک مشت نیروی مسلح قسمەتە ئەعزەمیان تسلیمە جەماعەتە هەشت و شەعبی و جەماعەتە عێراقیەون بەناوە حکوومەتە مەرکەزیە عێراق ئەمێنێت و تاکی ڕۆڵەی شۆڕژگێر تەمام ئەو ڕۆڵە شۆڕژگێڕانە بە ئەوانەی ئەولاوە بە ئەمانەی ئەملاوە ئێمە هەم لەگەڵ یانین هەم لە سنگرا لەگەڵ یانە ئەوین هەم لە ڕەحبەریەتە مەیدانی و سیاسی و هەم بە دیسکۆرسە سیاسی کەواتە ئێمە لەم شەڕە بەرەیەکی شەڕین کە لە تەمام نگریسی و شانۆگەری و بازیگەریە نظام سڵتەیە کە گەرە کەسی چارەی ئێمەی بەدەسەوە بێت بازیەکەین ئێمە نە لە هەرێمە کوردستانە بستێ لە خاکە خۆت تەسلیمە هیچ میلیشیایەکەین حتا ئەگەر شارە سلێمانی و هەولێریش بگرن ئێمە نە تەسلیم ئەوین نە چەپڵەیان بۆ لێ ئەدەین نە هەلهەلەیان بۆ ئەکێشین هەر کەسێکیش لە خەڵکاری وا بکات غەڵەت ئەکا ئیشتبا ئەکا کارێکی ناسپاس و نادروست ئەکات و هەر کەسێکیش بکەوێتە شوێنیان و عنتەریاتیان بۆ بکات لێو دوا حەساویان ڕەسین کەواتە یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاگادار بن هەروە کە وتمان و نەتیجەکانی ئەوێنن زەرفە 48 ساعتە ڕابرد و 38 ملیۆن تمەن سکەیە بەهارە ئازادی گرانوکە ئەمە مەسنوعیە ها بابزەن ئەمە گشتی مەسنوعیە و دووبارە تکراری یەکەمەوە هیچ دروشمێکی قدرت تەسلیمکردنە بە کەس مەوجود نییە ئەمە ئێشێ بەرەو ڕۆخاندنە تەمامیەتە بوروکراسیە ئێرانی بڕوات تەمام ڕاندخاران تەمامە موقعیەتە بێسزاکانە ئێرانی تەمامیەتیان ئێشێ بگیرێن و محاکمە بکرێن زەبتە ماڵ بکرێن هیچ مالکیەتێک تحتە ناوە دەوڵەتە ئێرانی بەسەر هیچ کوێ ئەم سەرزەمینە مەشروع نییە منزورم مالکیەتە ماڵێک نییە منزورم مالکیەت های کەلانە مەشروعیەتی نییە پس ئەم دەحفە چون ئاخرین بازیانە بۆ گۆڕینە دەمامەک بە تەمام قدرت و بەشداری تیاون و مسلحانە بەشداری تیاون یەکتان نایەتە خیابان ئەگەر هاتە خیابان مسلحانە تێتە خیابان وەکو گەوج و ئەحمەقیش نایەنە خیابان هەر لە ئیستەوە متالعەی شارەکانتان ئەکەن بەرزاییەکان ئەکەن نایەڵن یەک بەرزایی بەدەست کەسەوە بوێت یەک ساختمانە بەرز بەدەستە کەسێکەوە بوێت نایەڵن محلە بە محلە گروپ بە گروپ فکر خۆتان ئەکەن ئەم گۆڕانکاریە تۆ گەرەکت بوێ ئەکرێ تۆ نەتگەرەک بوێ ئەکرێ تۆ مشەخەسیەکەی داهاتوشکاری مشەخەسیەکەی سفوری حەماڵی مشەخەسیەکەی ئاغای سەروەری تۆ مشەخەسیەکەی هیچ دەستکەوتێکیش لەم دنیا بێبەهانیە مدرنیتە ئەم سیگارەوە بە ئاسانی گەیگەسە دەست و بە قیمەتە خوێن ملیۆن ملیۆن ئینسان دروست بووگات تا توانی گیانە مدرنیتە دابنین تا توانی گیانە ئەم گۆڕانکاریە گەورە بکەن و شارە ملیۆنی دروستکەن بەهای هەز ڕوبەڕووبوونەوەش لەگەڵ حاکمیەت یا هەر ڕوبەڕووبوونەوەیەکی مسلحانە یەک جار دوو جاری سەختە نە هەوڵ ئەوی نە گەوجەوی بێ متالعە ناڕۆنە خیابان نەوێنم کوشتەتان لێ بگرن لە خیابانە دەستان نەوەشاندوێت
هیچ تسلیم بوونێک لە مقابڵە دەوڵەتە ئێرانیا مەوجود نییە. ئەمانە گەشتی بەرساختەکان و دەستنشاندەگانە ئەمریکا و دەوڵەتهای خارجین پێستیان ئەگرنەوە و شەخفرایانە دەنە دەرەوە. پس تەمامە ئەوانەی کە مخاتەب و بەردەنگە ئێمە دەنگە ئێمە ئەشنەون ئەم دیبەیتە واجبە سەرشانتانە ئەخلاقەن، عورفەن، وجدانەن، شەرعەن، ئەرکە سەرشانتانە ئەم دیبەیتە بەناو کوردا ئەگێڕن تا تەکتەکە ئەو مردمە و ئەو کوردەوە قەومی کریاگە ئاگادار بێ و هەزینەیە گەورە نانێنە سەرە دەسمان، هەزینە ئێشی دەستکەوتی بوێت. شەڕ یا ناکەین یا تیا سەرەکەوین و ئەم شەڕە حەتمیەوە دەبێ بکرێت. پس معلوماتە کافی بۆ ئیدارەکردن شار وەدەستێرن. حب و بغزهای شخصیتان ئەنێنە کنارۆ، چون ئەگەر نەینێنە کنارۆ تەقدیر واتانە پێئەکا سەرتان بدا لە بەرد و فێر بوون لەگەڵ یەکتریا هاوکاریکەن. ئەوانەی کە ئوموراتە شار ڕائەپەڕێنن لە نانەوا گرتگە تا مهندس تا پزیشک تا پەرستار کانالگەلە مختلفە ئیجتماعیان بۆ دروستەکەن مختەسە هەر شارێک، سۆنقۆر، هەرسین، ڕوانسەر، جوانڕۆ، قوروە، بیجار، سنە دروستیەکەن. لە ئەگەر پەلاماردانە هەرێمە کوردستان و قنقوچاندن و دەرچوونە ئەمانە سەرزەمینە کوردەوار یەکە. ئێمە هیچ سنوورێک ناناسین. بشێوکەی لە عێراق کەزایی، بشێوکەی لەم دیوە ئێمە ئیجازە نادەین بەرەگەلە نظامە سوڵتە دەسەڵاتە مطلق بکێشن بەسەر ئەمە. من نە هاشوهوش ئەەکەم نە ئومیدم بە ئێوە هەس تەیە ئەم ساڵانیشە ئەوەی وتم هاتە دی و هاوردمە دی. ئەوەی ئیستە پێتانێژم لەبەرەوەی هەفتەیە ئایەندە 2 هەفتەی تر تەکیا ڕوبەڕووبووی تۆ دەسێپێ و نەلەرزێت. ئێوە وانە دەورانە بێ باوەڕیە خوا تەکانتان نادا، شۆڤڵ بخەنە ژێر قمتان هەڵناسێ وەلێ هەڵتانە تەکێنن کە کەوتنە ڕۆژە بوحران لە بیرتاناوێ وتم چی. تۆ پێت خۆش بێ وات پێ ئەەکەن، پێت خۆش نەوێ وات پێ ئەەکەن. ئەها تۆ پێت خۆش نەبوو سکە بێتۆ 270 ملیۆن تمەن بووە 270 ملیۆن تمەن، پێت خۆش نەبوو دۆلارە بێتۆ 200,000 تمەن بووە 200,000 تمەن، ملتی پیاکەن وە کەوتکیتە سەناو بازی یا بازیگەری یا ئەدۆڕێت و تێ هەڵدریاگی. تا ئەو وەختە بزانیت ئەگەر مردانە هاتیتە مەیدان و ئێمەش مەوجودی تەنیانیەی. با بزانی حمایەت ئەکری، پشتیوانی ئەکری، لەگەڵت ئەون. با بزانی نەدەست سواوە نەدەست خاڵیە نەبێ ڕەحبەریەتیشی. نەڕۆی خۆت بەی بەدەسۆ، نەڕۆی بەن لێت لە ناوە خیابانە بتکوژن، یا ناڕۆی یا ڕوویت ئەوەی لە خیابانە بوو جەمیەکەی تۆی کوژی یەک بار بۆ هەمیشە تەواوە. ئەگەر 5 ساڵی چووگینە سەناوە شەڕ ئەڕۆینە ناوە شەڕ وە تەواویەکەین. وەزعیەتە دەوڵەتە ئێرانی مستەقەر ناوێت تەواوە و ناوچەکەشی تەکا ئەشێوێت. ئیستێچە خەریکن نمونونەکانی ئەوێنن. و ئەمما یارانە ئێمە لە هەرێمە کوردستانە من باش ئەزانم تەکە جامعەیەکی بە تەورە مطلق فاسدا ڕوبەڕوون. من باش ئەزانم کاورای فاسۆلیا خۆر حتا لوتە کڵاشینکۆفەکە نەخواتە دەرەقنی نافامێ، دڵی پێوە نییە بفامێ. بەڵام ئەو واسە ئەو سەغیرە خۆ تۆ سەغیر نییەی، ئەو نەفام و فاسدە خۆ تۆ نەفام و فاسد نییەی، ئەو ئەیگرن تەجاوزی پێ ئەەکەن حتمەن پێ ئەەکەن خۆ تۆ قەرار نییە تەجاوزە ئەو تەماشاکەی و تەجاوزیش بە خۆت قبوڵکەی. با بزانی 10 نەفەریشتان تەسلیم نەوێت دوژمن سەر نەکەوتگە و تەسلیم ناون. لەو هێزگەلە
کنن لە دەستبەربووگە پارتی و یەکێتیە لەو معاشخۆرە 500,000 چەک ئەسلحە جلیقەی زدگولولە دۆشکا RPG ئەسلحەی سەنگینیان لێسێنن بەتایبەتی دۆشکا بەتایبەتی زدە هەواییەکان بۆ تەقاندنەوەی درۆنەکانیان گەرەکمانە ماشین گەرەکمانە ئەو تیۆتاگەلەی کە هەیەە و دۆشکیان هابەسەرەوە گەرەکمانە نایەڵن یەکی بکەوێتە دەست دوژمن نایەڵن ئەمانە خۆیان ماڵە شەڕکردن نییەن ماڵە دفاعیش نیەن قنگەکەنەوە دەرەچن ئێوە نایەڵن ئەمانە کەوێتە دەست دوژمن وەلە ئیمڕۆوە زووتر نییە دەبێ ئەم ئیمکاناتە بێرنە ژێر دەست خۆتان لێتان ئەقۆمێت لێمان ئەقۆمێت ئەشە بێرنێ ژێر دەست خۆتان تەمامە ئەوانەی لە شارەکانە سنە کرماشان ئیلام تێلۆڕان ئاودانان قوروە بیجار هەمەدان پیرانشەر مەهاباد نەقەدە بانە سەردەشت تەمامە ئەمانتانە کە لە شارگە لە مختلفن تا ئەتوانن ئەگەر نەغدینەگیتان هەست بیکەن و دۆلار با بە دۆلار بەلاتان وێ $100 $50 $20 $500 مقدارە نەغدینەگی دۆلارتان بوێت کە ئەگەر سەردەمانێک تووشە قەیرانێک بووین هەر بە دۆلارەکانە گیرفانە ئێوە بکرێت ئاردتان بۆ تەهیە بکەن بکرێ ساڵێ ڕاتان گرن تا دەستمان بە مەحسوڵاتە کشاوەرزیەکات گەیگینە سەر و بەندێک ئێشە یەکتری بناسین و ئێشە یەکتری بناسین هەروە جاران بوو و دەوڵەتێک نەبوو ئاوا ئێمە هەرچی شتە بیسپێدین پێی مەجبور بووین ئەمنیەتە خۆمان تەئمینیکەین بۆیە لەگەڵ یەکتریا تەعاملاتە ئیجتیماعیمانە کرد لەمە و بەدوایش مەجبورین وا بکەین لەمە و بەدوایش مەجبورین وا بکەین گوێوە تڕەتڕە حاکمیەت مەدەن گوێوە ئەخبارە ڕسانەکان مەدەن یەکی ڕاز ناکە گەشتی درۆکە تا دەقیقەی 90 ڕاتانەگرێت ئەوزا هەرەوەسە کە من پێتانم وت هەرەویشە ڕوەدات و ئێمە دۆڕاونین ئێمە براوەکانە قڕنە 21ین خوا ئێمەی هەناردەگە ئەم دنیا بگۆڕین و ئیشەڵای گۆڕین و هەرچێکیشمان وت وای پێهات کورد و چەمکە کورد مهمترین چەمکە ناوە خاوەرمیانەس و ئیشەڵا بە ناوە قەشەنگێک و لە تاریخە ئەمێنێت و ئەگەشێتەوە من بۆ خاترەوەی ئەم دیبەیتە کورت بێ بگاتە دەسە گشت کەسێک ئەرکە سەرشانتانە لە لەحازە ئینسانیەوە مهم نییە من ناوم کێز ئەتوانن ناو من پاکەنەوە مەسئلە سەریەوەسە بۆ ئەو لەحزەوە بۆ ئەو ڕۆژە ئامادەبیت نوکتەیەکی تر من محاولە ئەەکەم لەبەرەوەی ئەزانم ئێوە کونەندەیە کار نیەن محاولە ئەەکەم گروپگە لە تەلەگرامی لە مهندسین لە پزیشکان لە پەرستاران لە بازرگانان لە وردە بازرگانان لە کارگەرانە حرفەئی دروست بکەین کە ئەمانە ئامادەون و ئینسان لە ئەگەرە لە یەکترازانە یەک لە دواییەکە بتوانێ ئیدارەی شار بداتە دەستیان هەر کەتان لە هەر زەمینەیەک و ئستعدادتان هەست تواناییتان هەست ئشە بەشداری ئەم ئەمرە بکەن لای ئێوە خۆش